گرنگەی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کە پرۆژەی هەژماری منە و قسەی زیاترەکەین لەسەرەوەی بزانین ئەگەر ئەم پرۆژێت بەردەوام بێت چ کاریگەریە بێت لەسەر بەهای دینار لەسەر هەموو مامەڵەکانی دیکەش چەند پرسیارێکی دیکەش لە بەڕێز ئەحمەد عەبدولخالق بەڕێوەبەری بانکی جیهانەکەم کە لە هەولێرەوە لەگەڵمانە بێت بەڕێز ئەحمەدم کاتت باش سڵاو لەبێت پێمان خۆشە پێمان بڵێ پرۆژەی هەژماری من چ کاریگەریەکی لەسەر پێشخستنی سێکتەری بانکی هەرێمی کوردستانە بێ سەرەتایانی بزانین ئایا سێکتەری بانکی لە هەرێمی کوردستان ئەچێتە قۆناغێکی گەورە و بە جیهانی بوونەوە؟ ئەو کاتت باش خاتوون کاتی بینەران باش سەرەتا ڕێز و سڵاوم پێشکەش بە جەنابتان دەکەم لە ڕاستیدا پرۆژەی هەژماری من یەکێکە لە پرۆژە هەرە گرنگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە دەستکرا بە ئەنجامدانی ئەوە بووە هۆی گۆڕینی سیستەمی دابەشکردنی موچەی فەرمانبەرانی حکومی لە هەرێمی کوردستان. زانیارێک هەبوو حەزم دەکرد سەرەتا ڕاستی کەمەوە کە ئەوە بوو یەکەم جار کە دەستمان پێکرد لە نەخۆشخانەی ئافرەتان و لەدایک بوون نزیکەی 800 لە 800 فەرمانبەر زیاتر بەشداری پرۆژەی هەژماری منیان کرد. ئەو پرۆژەیە وە دەکا فەرمانبەرانی حکوومەت بتوانن سوودمەند بن لە هەموو خزمەتگوزاریە بانکیەکان جگە لەوەی ئەوە دەبێتە هۆیەکی گرنگ بۆ شەفافیەت و بۆ ئاسانکردن و بۆ بە سکیوریتیکردنی وەرگرتنی موچەی هاوڵاتیان یا موچەی فەرمانبەران با بڵێن. لەو پرۆژەیەدا کە بە شێوەیەکی گشتی ژێرخانێکی باشی بۆ دابینکرا لە دابینکردنی ئامێرەکانی ATM بۆ کەمکردنەوەی کات بۆ کەمکردنەوەی ئیشی ڕۆتینی ئەوە دەبێتە هۆی بوژانەوەیەکی گەورە سوودمەند بۆ فەرمانبەران یا موچەخۆرانی حکوومەت لەو خزمەت گوزاریانەی کە بانکەکان پێشکەشی دەکەن. خۆ جەنابەت لە راپۆرتەکەت ئاماژە بەوە کرد خۆ تەنها کاری بانک ئەوە نییە لەو پرۆژەیە تەنها موچەیان وەرگن بەڵکو بۆ ئایندەش لەوانەیە ئەلکترۆنیکەل پەیمنت بێتن لە ڕێگای ئەو کارتە لە ڕێگای ئەو ئەپلیکیشنانەی کە بانکەکان هەیەە دەتوانن سوودمەندان لەو پرۆژەیە بۆ خۆیان مامەڵە داراییەکانیان لە ڕێگەی ئەکاونتی بانکیان لە ڕێگای ئەپلیکیشنەکانیان لە ڕێگەی کارتەکانیان بۆ نمونە لە داهاتوێکی نزیک لەوانەیە پارەدانی ئاو کارەبا شتی تر لە ڕێگای ئەلکترۆنی و لە ڕێگای کارتەکان بێت. بۆیە لە ڕاستیدا بەنسبەت کەرتی بانکی گرنگترین پرۆژەی حکوومەتی هەرێمی کوردستان بەنسبەت سێکتەری بانکی ئەو پرۆژەی هەژماری من بوو. باشە بەڕێز ئەحمەد موچەخۆران ئەتوانن دوایەوەی کە موچەکەیان چووە یاخو بڵێن لە ڕێگەی هەژماری منەوە بەشدار بوون ئیدی ئەبنە خاوەن کارتێک ئەوان ئەتوانن سوودمەند بن لە چەند خزمەت گوزاری بانکی؟ خزمەت گوزاری زۆری بانکی هەیە کە پێشکەش بە هاوڵاتیان دەکرێت لە ڕێگای کردنەوەی حیسابی بانقی. خۆت و تا ئێستا هیچ فەرمانبەرێک تۆمارێکی موچەی نییە لە بانکێک کە باوەڕ پێکرا و بەیان کەشفەچی حیسابی ئەبی هەموو جوڵە داراییەکانی لە بەردەستی خۆی دەبیت جگەلەوە لەو کارتە لە هەموو ATMەکانی بانکەکان لە سەنتانسەری عێراق نەک تەنها هەرێمی کوردستان لە زاخۆ تا با بڵێن فاو و بەسرە و شارەکانی تری عێراق دەتوان لە هەر شوێنە کارتەکانیان بەکاربێن و پارەکانیان بە شێوەی کاش ئەگە بیانێ وەریگرن جگەلەوە دەتوانن ئاڵوگۆڕی دارایی لە بینی حیسابەکانیان بکەن ئەگەر هاتوو کەسێک پارە بۆ یەکەکی تر تەحویلکە. ئەمە بەنسبەت جوڵەی حیسابەکان. بانکی کەرتی تایبەت دەتوانی زۆر خزمەت گوزاری پێشکەش بە هاوڵاتیان بکە لەوانە تەمویلکردنی پێداویستیەکانیان شکڕینی کەلوپەل هەر شتێک هەر شتێک کە خاوەنی ئەو کارتە پێویستی پێبیتن لە بانقە ئەهلیەکان دەتوانن تەمویلیان بۆ بکرێ بە گەرەنتی ئەو هەژمارەی کە هەیەە لە بانقەکە. باشە بەڕێز ئەحمەد ئێوە وەکو بانکی جیهانیەکەکەن لەو بانکانەی کە بەشداریکی گەوریان هەیە لە پرۆسەی هەژماری من و هاوڵاتیانیش زۆربەی
داواکەن کە لە ڕێگەی بانکەکەەوە ببنە خاوەنی کارتێک لە هەژماری من. ئێوە چۆن نەتوان ڕێنمایی تەواو بدەن بە هاوڵاتیان بە موچە خۆران بۆی لە کاتی بەکارهێنانی ئەیتیەمەکانە کێشە و گیر و گرفتیان بۆ دروست نەبێ و هەر لە سەرتاوە لە وەرگرتنی کارتێکی بانکیەوە چۆن زانیاری زیاتریان هەبێت؟ چەند ڕێگا هەیە. یەکەم جار کە خاتون دەستمان پێکرد ئەوە هەر ئەیتیئێمە کارمەندێکی بانک لەسەر ئەیتیئێمەکان وەستا و ڕێنمایی تایبەتی کردن کەوا چۆن دەتوانن موچەکانیان ڕابچێشن. ئەوە یەکەم جار کە دەستمان بە پرۆژەکە کرد. دووەمیش ئەگەر هاتوو هەر کەسێکی هەڵگری ئەم کارتە هەر کێشەیەکی هەبوو لە ماوەی ینی لە هەر هەفتەیەک 24 کاتژمێر سنتەرەکانی پەیوەندیکردن بە بانکی جیهان ئامادەیە بە وەڵامدانی هەر کێشە و گرفتێکیان هەیە. جگە لەوەش چەندین ڤیدیۆ و ڕێنمایی تایبەتمان کردیە بۆ ئەوەی هاوڵاتیان کەمترین تووشی کەمترین هەڵە و کەمترین کێشە بن. باشە بەڕێز ئەحمەد، وەکو بەڕێستان کە ئەزمونێکی تەواوتان هەیە لە کاری بانکیدا، کاتێک کە پرۆژەی هەژماری من دەست پێکات ئیدی هاوڵاتیانە بنە خاوەن کارتی بانکی وە پرۆسەکە بەرەو پێشتر ئەڕوات، تا چەند بانکەکان ئەتوانن ببنە پایەکی گرنگ بۆ بەهێزبوونی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان؟ خاتون بەنسبەتە و پرسیارەت با من ئێستا پێت بڵێم ئێمە جارێ لە قۆناغی یەکەمی پرۆژەی هەژماری منین لە بانکەکەی ئێمە تا ئێستا نزیکەی 120,000 هەژماری بانکی کراوەتەوە. جارێکی ترش عینە لە دیمانەیەک باسمان کرد، تۆ تەسەوور کە 120,000 کەس ببێتە ملیۆنێک کەس، ملیۆنێک هاوڵاتی موچەخۆر یان فەرمانبەری هەرێمی کوردستان ببنە خاوەن حیسابی بانقی و ئاشنابن بە جوڵەی دارایی و ئاشنابن بەو خزمەت گوزاریانەی کە بانکەکان پێشکەشی دەکەن. ئەوە بێشک و بێگومان دەبێتە هۆیەکی گەورە بۆ زیادکردنی ئاستی هۆشداری هاوڵاتیان بۆ ئەوەی سوودمەند بن لە ئەو خزمەت گوزاریەکانی کە بانک پێشکەش دەکات. تۆ جەنابەت تەسەوور کە کەسێک هیچ زانیاری نەبوو لەسەر کارتی دارایی و بانکی و ئەوانە بێ ئێستا بتە خاوەن هەژمار و حیسابەکەی خۆی بەکاربێنی چ لە ناوەوەی وڵات و چ لە دەرەوەی وڵات. یعنی خاوەن هەژمارە دەتوانانی سوودمەند بی لە موچەکەی هاتا لە دەرەوەی وڵات و لە هەر شوێنێک بێت و خزمەت گوزاری زیاتر وەرگری. ئەوەکەی دەبتەشتێکی زۆر گرنگ بۆ هاوڵاتیان و بانکەکانیش دەبنە سوودمەند بۆ ئەوەی کە چەندین حیسابی تازە و چەندین با بڵێن سەوداکاری تازە لەگەڵ بانکەکە مامەلە دەکات. باشە، پرۆسەکە ئێستا لە قۆناغی دووەمدایە گەیشتۆتە سلێمانی و پارێزگای دووهۆکیش. بانکەکان تا چەند ڕۆڵیانە بێت لە خێراکردنی پرۆسەکەدا بۆی کە هەرچی زووترە هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستان سوودمەند بن لە پرۆژەی هەژماری من؟ لە ڕاستیدا لێرە جێگای ئاماژەیە کە بەو تیمە ماندوو نەناسەی کە لە نووسینگەی جەنابی سەرۆک وەزیران کار دەکەن، ئەوان کەسانی زۆر لێهاتوو زۆر بە ئەزمونن لەگەڵ بانکەکان کار دەکەن. ئێمە تیمی تایبەت تیمی لێهاتوو ئامادەیە بۆ ئەوەی لە کاتێکی دیاریکراو ئەو حیسابانە کە پێمان دەگوترێ ئامادە بکەین و کارتەکان تاوکەین. وەکو پێم وتی تا ئێستا لە بانکەکەی ئێمە 120,000 حیساب ئامادەیە کراوەتەوە. ئەوانی تریش بە شێوەیەکی تایبەتی بانکەکان هەمویان ژێرخانی تایبەتیان لە ATM لە حیساب لە سیستەمی بانکی هەموو ئامادەیە و ئێمە پێشوازی لەو حیسابانە دەکەین کە بە شێوەیەکی تایبەت لە نووسینگەی جەنابی سەرۆک وەزیران بە ئێمە ڕادەگەیەندرێ وەزارەت یان با بڵێن لەسەر ئاستی هەر فەرمانگەیەک کە پێمان دەگا ئەمە بە کاتێکی گونجاو و دیاریکراو ئامادەی دەکەین و پێشکەشیان دەکەین. باشە، لەو ڕێژەیە کە ئێستا ناویان تۆمار کردووەوە لەو ڕێژەیەش کە ئێستا خاوەنی کارتی بانکین لە هەژماری من، هیچ کێشە و گرفتێکیان هەیە کە ئێوە بە زووترین کات بۆیان چارەسەرکەن؟ لە ڕاستیدا بە ئەمە شتێک بڵێن هەر شتێک ئەلکترۆنی بی یان لە دەستپێک بیک ئەو کەسەی کە بەکاردێنی با بڵێن بەکارهێنەر
تووشی تۆزێ گرفت و پرسیار و چۆنیەتی بەکارهێنان دەبی بەڵام تا ئێستا خۆشبەختانە هیچ گرفتێکمان نەبووە کە ببێتە مایەی سەرنجڕاشکێشان نا بەعکسەوە بەڵکو بە شێوەیەکی زۆر باش بە شێوەیەکی زۆر ئاسان بە شێوەیەکی زۆر خێرا پرۆسەکە ئەنجام دەدرێ و ئەوە ئێستا لە مەرحەلەی سێیەمین لە شاری هەولێر لە دابشکردنی موچە ئەمە باسی شارەکانی تر ناکەم کە 850 بۆ 3000 دوای ئێستا دەبتە ژمارەیەکی تر بۆ ئەوەی هەمویان سوودمەند بن لە وەرگرتنی موچە لە ڕێگای بانقە ئەهلیەکان. بەڕێز ئەحمەد عەبدولخالق بەڕێوەبەری بانکی جیهان لە هەولێرەوە لەگەڵمان بووی. سوپاس بۆ بەڕێزتان، سوپاس بۆ زانیاریانەی بەخشیتن.